ما بصل أو بسيانا كم بس كم ده سردا كاري كان دولتي ترك بامي أو تشير والله هي قد أويك الترك ديك براسي أو بريبيد الصلاتي بيشفاتي سركرداتي باشوری کوردستان کە ئەوە قبول دەکا ئەو تعدایە قبول دەکا ئەوەی کە ئەو دێنیوەی خاچی کوردستان دێنێ بە پۆستاڵ و بە تانک و بە دەبابە و بە فڕۆکە و بە درۆنەوە دێ داگیر دەکا و دەیان مەعسکەردا دەمەزرێنێ ئەوە بە غەیرەز ئابروچوونێک بۆ سەرکردایەتی کورد لە باشووری کوردستان و بێدەسەڵاتی هیچ شتێکی زیاتر نییە. ئەم پێم وابێ دەمانتوانی تۆزێک تون بین تۆزێک ڕق بین لەگەڵیان و نەهێڵین پەنابەرین بۆ جالیەی دەرەوە پەنابەرین بۆ باری دیپلۆماسی لە وڵاتان دۆستی ئەوەندەمان هەیە کە ئێمە نەهێڵین و تەنانەت لەگەڵ بەغدا هەواهەنگیمان کردبایە کە ئەوە تەجاوزە بە خاچی عێراق. خۆڕاست ئێمە کوردستان خۆمان بە عەرەب و عێراقی نازانین بەڵام لە حەقیقەتدا لەسەر قاغەز و لەسەر قانون ئێمە بەشێکین لە عێراق دێوە بەشێکی لە عێراقی داگیر کردووە بۆ ئێمە دەمانتوانین لەگەڵ بەغدا خەریکی ئەوە بین بەڵام بەداخەوە لایەکی کورد لەگەڵ تورک ڕێککەوتووە لایەکی کورد پێی خۆشە لە داهاتوودا سربەخۆیی کوردستان فت بێ سەرخۆیی کوردستان دروست نەبێ بەڵام ئەوان ئەوە بەوە بە تەرجیح دەدەن ئەوەیان پێ باشترە کە ناوچەیەکی پانوبەرینی وەکو هەرێمی کوردستان بەشێک بێ لە وەکو سەردەمی عوسمانی و ئەوان والی ئەو بەشەی بن ویلایەتێک